ئیمامی حەسەن براکانم تەنازل دەکات لە خەلافەت بۆ ئیمامی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، بەڵام کە تەنازل ئەکات نەک لەبەر ترس نەک لەبەر جوبن، حاشاه ئیمامی حەسەن کوڕی ئەو شێرەیە عەلی کوڕی ئەبی طالبە کە ئەمانە ئەسڵەن مەفهومی جوبن ترس لە قاموسیانە نییە، بەڵام بۆ تەنازل ئەکات؟ تەنازل ئەکات بۆ ئەوەی ڕیزی موسڵمانان یەک بێت، بۆ ئەوەی خلاف و ناکۆکی لە ناو موسڵمانانە نەمێنێت، بۆیە مەسلحەتی خۆی ناوێت هەڵ ئەسێ تەنازل ئەکا، بۆیە ئەو ساڵە پێی دەوترێت ساڵی جەماعەت، ساڵی کۆبوونەوە کە هەموویان کۆبوونەوە. بەڵام منافق و دووڕوو لە هەموو کات و ساتێکە هەن، مجرم لە هەموو کات و ساتێکە هەن کە بینیان ئیمامی حەسەن ئەم پرۆژەیەی کرد موسڵمانانی ڕێک خست، هەستان ژەهر خواردیان کرد براکانم، هەستان شەهیدیان کرد، نانیان داپێن زەهریان کردبوو ناو ئەو نانە و ژەهر خواردیان کرد. بەڵام دوای ئەوەی کە ئەو معاویە بێتە سەرکردە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، هەڵ ئەسن ئەم مجریما ئەو منافقانە نامە بۆ ئیمامی حوسێن ئەنێرن، دەڵێ بگەڕێەوە ئەمانەوێ بەیعەت ئەدەین بە تۆ ببیتە خەلافەتی ئێمە، تۆ ببیتە سەرکردەی ئێمە. ئیمامی حوسێن گوێیان ناداتێت، بەڵکو وازیان لێ دێنێت و پشتگوێیان دەخات تا وەکو معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت پێش ئەوەی وەفات کە کوڕەکەی یەزید ئەکاتە جێگای خۆی، کە طەبعاً لەم کردەوەیە ئیمامی معاویە هەڵە بوو، لەبەرەوەی زانایان دەفەرمون یەزید شایستەی ئەو جێگایە نەبوو، بەڵام یەزید وەکو ئیمامی ابن کەثیر باسی دەکات دەڵێ زۆر زیرەک بوو، زۆر ژیر بوو، لەبەر ژیرێکەی لەبەر زیرەکەکەی لەو جێگایە دانرا، بەڵام وەکو خودی خۆی لەو مستحقتر هەبوو بۆ ئەو جێگایە. بۆیە کە بینیان یەزید کرایە جێگای معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، زیاتر پێیان ناخۆش بوو، هەستان نامە بۆ ئیمامی حوسێن ئەنێرن براکانم. بۆیە ئەو نامانەی کەوا دەگا پێی یەک دیوانە، زیاتر لە 100,000 ناو نامە ئەگات بە ئیمامی حوسێن، دەڵێ بەس لەسەر تۆ ئەوەیە ماڵ و مناڵت بێنیت بۆ کوفە، ئێمە بەیعەت ئەدەین بە تۆ ئەتکەینە سەرکردەی خۆمان و ئەتکەینە ئەمیری خۆمان. ئیمامی حوسێن کە نامەکان ئەبینێت کە عەدەدێکی زۆرە، خەڵکێکی زۆر نامەی ناردووە کە ئێمە پاڵپشتت ئەبین، ئێمە پشتت ئەگرین، بەس وەرە. ئیمامی حوسێن هەڵ ئەسێ ئامۆزای خۆی ئەنێرێت، کوڕ مامی خۆی ئەنێرێت کە ناوی مسلمی کوڕی عەقیلە، دەڵێ بڕۆ بۆ کوفە تەئکید کە بۆم بزان ئەمە ئایا ڕاستە مسلمی کوڕی عەقیلە کەوێتە ڕێدێ بۆ کوفە، کە دەگا بۆ کوفە و کۆ دەبێت تۆ لە ماڵی هانیئی کوڕی عڕوە سەیر دەکا، هەر لەو مەجلیسەدا 12,000 کەس بەیعی ئەدەنێ. دەڵێ بەڵێ ئیمامی حوسێن بێتە ئێرە ئێمە پاڵپشتی ئەبین بە خوێنمان بە نەفسمان. ئیمامی مسلمی کوڕی عەقیل نامە ئەنێرێتەوە بۆ ئیمامی حوسێن، دەڵێ ماڵ و مناڵت بێنە وەرە، ڕاستە شتەکە. ئیمامی حوسێن کە بڕیاری ئەوە ئەدات ماڵ و مناڵی خۆی بەرێت، سەحابەکان لێرە کە سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگری ئەبێت، ڕێگری ئەبن. ئیمامی ابن عەباس یەخەی ئەگرێت، دەڵێ لەولا ئەن یەزریە بیە الناس، ئەگەر بێت و خەڵک گاڵتەم پێ نەکات، من ئێستا کە تۆ ئەبەستمەوە بە قەددارێک. ئەمانە ئەهلی کوفان، ئەهلی غەدر و خیانەتن، باوەڕیان پێ مەکە. ئیمامی حوسێن دەڵێ نەخێر ئەوە نامەکانیانە. ئەڕوات عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کە خەبەر ئەگا پێت ئیمامی حوسێن کەوتوتە ڕێ، سوارەکەی خۆی دەبێت بە درێژایی 3 ڕۆژ ئەگا پێی بە پەلا، دەڵێ بۆ چۆ ڕۆی؟ ئەمانە خیانەتکارن، ئەمانە ئەهلی غەدرن. ئیمامی حوسێن گوێیان ناداتێت. ئەبی سەعیدن الخودری کە گەورە سەحابەی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام ئەختیارە، ئیمامی حوسێن ئەگرێ پێی دەڵێ ئەی حوسێن بۆ چۆ ئەڕۆی؟ من گۆم لە باوکت بووە، من گۆم لە باوکت بووە کە ڕازی نییە لە ئەهلی عێراق، کە دەڵێت ئیمامی عەلی، ئەمە ئەبی سەعیدی خودری دەیگێرێتە، دەڵێ وەڵڵاهی باوکت وتوێتی وەڵڵاهی باش ئەزانم خۆشمیان ناوێ و ڕقیان لێمە، وەڵڵاهی حەزم لێیان نییە و لێیان بێزارم. ئەڵێ من خۆم گوێم لە باوکت بووە، بۆ چۆ ڕۆی؟ هەمەنە باوکتیان شەهید کرد. ئیمامی حوسێن هەر متمانی بەو خەڵکە هەیە کەوێتە ڕێ، کە ئەکەوێتە ڕێ ئەم خەبەرە لە ناو کوفە براکانم بڵاو دەبێتەوە کەوا بەیعەیان داوە بە ئیمامی حوسێن، ئیمامی حوسێن بێت ئەو بەیعەیەی بدەنێ. بۆیە یەزید یەکسەر هەڵەسێت،
نعمانی کوڕی بەشیر ئیستیقالەی پێ ئەدا کێ ئەکاتە جێگای عوبەیدوڵڵاهی کوڕی زیاد ئەم موجریمە لەعنەتی خوای پەروەردگاری لێبێت کەوا دەستێکی سەرەکی هەیە لە کوشتنی ئیمامی حوسێن. عوبەیدوڵڵاهی کوڕی زیادیش هەڵەسێ براکانم، هەڵ ئەسێ تەهدیدی خەڵکی کوفا دەکات بە سوپای شام کە دەبێت هەڵسن مسلمی کوڕی عەقیلی تەسلیم کەن. مسلمی کوڕی عەقیل تەسلیم ئەکات کە مسلمی کوڕی عەقیلی ژناو مزگەوتەکەیە 12,000 بەیعەتی دا پێی عەسر دەڵێ بۆ نۆژی مەغریب 300 کەسمە، بۆ نۆژی عیشا کەس لە پشتی نەما، هەمویان وازیان هێنا کە بینیتی وا دەکەن زوو نامەی نووسا ناردی بۆ ئیمامی حوسێن فەرمووی هەڵ نەخەڵەتەی بێ ئەمانە غەدریان کرد و خیانەتیان کرد. بۆیە مسلمی کوڕی عەقیل و ئەو کاتەش براکانم نامە بە چەند هەفتەیەک یەڵڵا ئەگەیشت، بە چەند ڕۆژێک یەڵڵا ئەگەیشت، ئیمامی حوسێن کەوتۆتە ڕێ. بۆیە مسلمی کوڕی عەقیل ئەیگرن و ئەیکوژن و تیرۆریەکەن و شەهیدی ئەکەن کە ئیمامی حوسێن ئەگاتە بەسڕا گەوێتە ناو عێراقەوە ئەگاتە شاری قادسیە براکانم خەبەر ئەگا پێت کەوا ئامۆزاکەی کوژراوە. بۆیە لەولاکەوە بڕیار ئەدا بگەڕێتەوە، بەڵام کوڕەکانی مسلمی کوڕی عەقیل کە لەگەڵ ئیمامی حوسێنن دەڵێن ئێمە ناگەڕێینەوە، ئێمە با بزانین باوکمان بۆچی کوژراوە. کە ئەگەنە لای شاری کەربەلا ئیمامی حوسێن دەڵێ مە چ شارێکە مە کوێیە؟ پێڵەن کەربەلاە. ئیمامی حوسێن دەڵێ ئیدەن کەڕون و بەلا، ئەمە شاری سەخڵەتی و مەینەتیە. کە سەیر دەکا براکانم ئەگا بە کوفە، سەیر دەکات 4,000 سەرباز پێشی وەستاوە، تووشی شۆک دێت ئیمامی حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، ئەوانەی کەوا نامەکانی بۆ نووسیوە تا شمشێری بەرامبەریان هەڵگرتووە. ئیمامی حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە ئەوە دەبینێت پێیان دەڵێت کە عەمری کوڕی سەعد وەستاوە، پێیان دەڵێت باشە من بڕیاری 3 خاڵ ئەدەم، یان ئەوەتە بمهێڵم بڕۆم لەگەڵ یەزید قسە بکەم، یان ئەوەتە دەرفەتم بدەنێ بڕۆم بۆ سنوورێک لە سنوورەکان، یاخود بهێڵن بگەڕێمەوە. عەمری کوڕی سەعد ئەم بۆچوونەی ئیمامی حوسێن هەڵەگرێ بۆ عوبەیدوڵڵاهی کوڕی زیاد. عوبەیدوڵڵاهی کوڕی زیاد ئەیەوێ ڕازی بێت ئەلەویانەدەوە ئەلەویانە کەسێکی مجرم ناوی شمر بن ذی الجەوشن دەڵێ نەخێر ئێمە بڕیار ئەدەین لەسەر ئیمامی حوسێن، ئیمامی حوسێن بڕیار نادە لەسەر ئێمە. سبحان الله. ئیمامی حوسێن تەوقەکەن براکانم. بۆیە من بە کورتی باسی دەکەم لەبەرەوەی لە کتوبی مێژوو هاتووە، مێژووی صحیح. براکانم بە کورتی باسی دەکەم، نامەوێت درێژە بە کاتەکە بدەم و بە وتارەکەم بدەم. ئیمامی حوسێن دەڵێ مۆڵەتم بدەنێ ئەمڕۆکە کەوا تاسوعایە وەکو ئەمڕۆ، مۆڵەتم بدەنێت تا وەکو بەیانی بمێنمەوە. ئیمامی حوسێن لە ناو خەیمەکەی خۆی کەوا خێزانی خۆی لەگەڵە، ماڵ و مناڵی خۆی لەگەڵە، کۆرپەی لەگەڵە، ئامۆزاکانی خۆی لەگەڵە. بۆیە شەو نوێژ دەکات، شەو نوێژ دەکات تا وەکو بەیانی. دوای ئەوەی کەوا نوێژەکەی تەواو دەکات، دوای ئەوەی کەوا پارانەوەکەی تەواو دەکات، بە کوڕ مسلمی کوڕی عەقیل دەڵێت بە کوڕەکانی دەڵێ ئێوە بڕۆنەوە ئەمە کێشەکەیان لەگەڵ منە. ئەوانیش دەڵێن وەڵڵاهی پشتت ئەگرین، وەڵڵاهی ناڕۆینەوە، ئێمە لەگەڵ تۆین، چ مەذەلەتێکە و چ عارێکە ئێمە ئەگەر بڕۆینەوە باوکمانیش کوژراوە. بۆیە بۆ بەیانەکەی ئیمامی حوسێن کە دەبینێت 5,000 کەس، بۆ بەیانەکەی دەبنە 5,000 کەس، هەمووی دەوری ئەو خەیمەیەیان گرتووە، هەمووی چاوڕێ ئەکەن بزان کێ بڕوات ئیمامی حوسێن شەهید بکە. بۆیە ئیمامی حوسێن خۆی ئەهێنێتە یادیان. ئیمامی حوسێن دەڵێ من تەنها کچەزای پێغەمبەرم عەلەیهی سەڵات وەسەلام ماومەتەوە، ئێوە شەڕ لەگەڵ کێ دەکەن؟ من کچەزای پێغەمبەری خوا، من حوسێنم کوڕی فاتیمەم، فاتیمە کچی پێغەمبەرە صلى الله عليه وسلم، شەڕ بەرامبەر کێیەکەن خاک بەسەرتان؟ جۆی نادەنێ، وەڵامی نادەنەوە. یەک ناوەکانیان بانگ دەکە، دەڵێ یا قەیس بن ئەشعەث ئەمە ناو تۆیە ناردووتە، ئەی فڵان ئێوە بوون نامەکانتان ناردووە، وەڵام نادەنەوە. بۆیە یەکێک لەویانە هاواری لێ بەرز دەبێت و دەڵێ بیان کوژن. بەرامبەر 72 کەس، بەرامبەر 5,000 کەس، 5,000 بەرامبەر 72 کەس. بۆیە دەوریان لێگرن، ئیمامی عەباس شەهید ئەکەن. ئیمامی حوسێن دەمێنێت براکانم لەویانەدا زوڕعەی کوڕی شەریکی ئەتەمیمی ئەم مجریمە ئەم مەلعونە هەڵ ئەسێت بە شمشێرێک بەبان چەپی شانی چەپ حوسەینی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لێ ئەدا. بۆیە ئیمامی حوسێن ئەکەوێتە زەوی. لەویانەدا براکانم کە بە شمشێر لێ ئەدا
کەسێک هەیە ناوی سینانی کوڕی ئەنەسی ئەننەخعیە هەڵ ئەسێت بەتیر برا خۆشەویستەکانم بەتیر لێ ئەدا بە قوڕگی بۆیە کە ئەگاتە قوڕگی و بەتیر ئەدا لە لێوی و لە شەوێلگەی هەمووی ئەتەقێنێ براکانم ئیمامی حوسێن هەر لە ناو خوێنەکەی خۆیەوە گەوزاوەتەوە هەڵ ئەسێ بەوە کافی نابێت هەڵ ئەسێ بەوە کافی نابێت حربەکەی خۆی دەرئەکا براکانم سەری حوسەینی کوڕی عەلی لە لاشەی جیا دەکاتەوە سەیری زوڵم و ستەمکە کام سەر ئەو سەری کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماچی دەکرد سەرەکەی ئەبا ئەیکاتە پێش عوبەیدوڵڵای کوڕی زیادی مەلعونی مجرم ئەویش هەڵەسێ بە چوکڵەدارێک بە لێوی یاری ئەکات کام لێو ئەو لێوەی کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماچی دەکرد ئەلەویانەدا ئەنەسی کوڕی مالک کەوا بە تەمەنە گەورە سەحابەیە کە ئەوە ئەگا پێت هاواری لێ بەرز دەبێتەوە دەڵێ چۆنیشی واکەن ئەو لێوە من بینی و بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماچی ئەکات چۆن سوکایەتی بەو لێواکەن کە ئەو لێوە محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام ماچی ئەکەن سەری کچەزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە لاشەی جا کرێتەوە بە چوکڵەدار سوکایەتی پێ ئەکەن بە لێوی یاری ئەکەن ئەو قەومەن کەوا تەعەدایە کرد لە حورمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە ئەوەی بینی دەستی کردە گریان هاواری لێ بەرزەوە وتی چۆن ئەم ئیشاکەن ئێوە ئەمە من بینی ومە پێغەمبەر ماچی ئەو لێوەی کردووە بۆیە یەکێک لە زانایان قسەیە زۆر جوان دەکات دەڵێ وەڵڵاهی ئەگەر بێت و من لەگەڵ ئەو کەسانە بم کەوا ئیمامی حوسێنیان کوشتووە دوای ئەوەی کەوا خوا لێم خۆش بێت بچمە ناو باشتا ڕووی ئەوەم نییە چاوم ببڕمە ناو چاوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە براکانم ئەمە مەئساتێکە ومە پەڵەیەکی ڕەشە کە ئەوەی ئیمامی حوسێنی کوشت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کافر نەبوو مرتد نەبوو گاور نەبوو جوولەکە نەبوو ئەوەی ئیمامی حوسێنی کوشت موسڵمان بوو بەڵام ئەم نیفاقەیە ئەم دووڕوویەیە کەوا کچەزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەو پەڕی بەشاعەت بۆیە ئاویان لێ مەنع کرد براکانم ئاویان لێ مەنع کرد ئاو لە کچەزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەنع کرد